واشنطن مەلەفێک بۆ ڕێکەوتنی ئاشتی تورکی کوردی دەکاتەوە. برسی هێنانەتی ئاشتی تورکی کوردی لەلایەن ئەمریکاوە لە بۆنەی جیاجیا دەورژێنرێت. پشتیوانی هەردوولا بۆ پرۆژەکانی بەدەستبێنێت. ئەوەش بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەت ئەوەی پەیوەندی بە ڕێکخراوە تۆریستیەکان و ئێران هەیە لە ناوچەکە گرینگە. پۆهێڵ پێی وایە ئەمریکا تا ئێستا هەژمون و وەرەقەی فشاری تەواوی لە بەردەست نییە بۆ ئەوی تورکیا و پەکەکە ناچار بەڕێکەوتن و دەست هەڵگرتن لەو مەرجانە بکات کە بۆتە هۆی جیاوازی و نەگەیشتنە ڕێکەوتن. ئەوە سەرەڕای ئەوەی پەکەکە ویستی ئەوەی هەیە لە بەرامبەر دەستکەوتنی زیاتر لە سووریا دەست لە هەڵمەتە سەربازەکانی هەڵبگرێت بەرامبەر تورکیا. بەڵام ئەردۆغان وا دەرناکەوێت پرۆسەی ئاشتی بەلاوە گرنگ بێت و تا ئێستا ئامادەیی تێدا نییە. هاوەرد چارلز سەرۆکی پسپۆرانی دامەزراوەی ڕاندی ئەمریکی پێی وایە ئەمریکا هاوپەیمانی فەرمی تورکیایە و هاوبەشێکی گرنگی کوردیشە لەسەر ئەرز لە سووریا. دەشڵێت لە کۆتاییدا هەرێک لە کورد و تورک لە دوو خاڵ بەرژەوەندەکانیان دەگاتەوە یەک. یەکەمیان وەستانی جەنگ لە سووریا، دووەمیش نەگەڕانەوەی ڕژێمی سیاسی لە وڵاتە بۆ پێش 2011. ئەو دوو خاڵەش ئەمریکا پشتیان پێدەبەستێت بۆیە قایلکردنی ئەو دوولایەنە بە دانوستان. دەشڵێت ئەمریکا کار لەسەر ڕێخستنی وەرەقەکانی دەکات، بۆیە لەو قۆناغەی جوستێکی نییە بۆەوەی بە تەواوی پشت لە هاوپەیمانی تورکی بکات. سەرڕای ئەوەی ئێستا پەیوەندیەکانیان بە قۆناغێکی زۆر سەختیش تێدەپەڕێت، لەمان کاتیشدا پشتیوانیکردنی لە کورد و بەردەوامی لە هاوبەشی کارکردن لەگەڵیان دەبێت بزانین کورد لەلایەن کۆنگرێس و وەزارەتی بەرگریەوە پشتیوانی دەکرێن. هاوارد چاتس پێی وایە مەلەفی ئاشتی کوردی تورکی پێویستی بە ئاسایی بوونەوەی تەواوی دۆخەکە هەیە. ئەمریکاش ئارام دەگرێت و کاتی پێویست دەداتە هەردوو لای لایەنی ململانێ بۆ ئەوی ڕەزامەندی پیشان بدەن و بێنە سەرمێزی گفتوگۆ. دکتۆر تیادۆر کراسی گەورە ڕاوێژکاری دامەزراوەی GSA شیکاری وڵاتانی کەندا و دەڵێت دوولەی دیبلۆماسی ئەمریکی ناتوانێت لەوە زیاتر بەدەست بهێنێت، پێویستە چاوەڕێ بکرێت بۆ ئەوی دەرکەوێت هەڵبژاردنەکانی مانگی 11 ئەمریکا ئەنجامەکەی چۆن دەبێت. لە تەرکیزکردن لەسەر پەیوەندی بۆ دۆزینەوەی چارەسەری بنەڕەتی لەبارەی پەیوەندی ئەمریکا و تورکیا کە ڕەنگە چەند دەرفەتێکی بۆ کورد تێدا بێت، ئەویش بە لەبەر چاوگرتنی ئاڵۆزبوونی پەیوەندی ئەمریکا و تورکیا.